ناوەندی قەزای دەربەندیخانم بەرەو ناحیەی باوەنووری سەر بە ئیدارەی گەرمیان بەجێهێشت. دەمەوێت بە شێوەیەکی مەیدانی بینەری دۆخی ڕێگەی ئەم ئیدارەیە بم کە بەهۆی نەبوونی پلانێکی تۆکما زۆرترین لادانی کاتی و بڕینی جادە و سایرگۆڕین لەسەر ڕێگاکە ڕوبەڕووی شۆفێران دەبێتەوە. پێش ئەوەی بگەمە کۆتا بازگەی ئەمنی قەزای دەربەندیخان گەیشتمە یەکەم لادانی کاتی و ناڕەحەتیەکانی ڕێگاکە دەستی پێکرد. دوای تێپەڕاندنی چەندین لادانی کاتی گەیشتمە بەشێکی ڕێگاکە کە شۆفێران لە هەردوو سایدەکە و ناچار دەبن بە ڕێگایەکی خۆڵدا ڕێبکەن و ئەمەش هێندەی دیکە شۆفێر و سەرنشینان لە گەیشتن بە شوێنی دیاری کرا و دوا دەخات و ئۆتۆمبیلەکانیان لەبەر یەک هەڵدەڕەشێنێت. وەڵای ئەم ڕێگا بووەتە ڕێگای مەرگ، ئەم ڕێگا هیچ یەکیتیان نییە، هیچ ئیشێکی لێ ناکەن. ئەوە تا دەسترەکە بە 2 سەعاتەی ڕوخێنەوە 5 ساڵ خاسی ناکاتەوە، بەس بۆ ڕوخاندن ئازانەنا هیچێکیان نەکردووە. ئەوە 30 ساڵامە جاداکەی من لە کەنار بە 2 سەعات و نیم هاتوومەتە ئەمێ، هیچ باشێکی نییە و هیچی شە ناکەن بۆ ملەتە، بەس تەنها دزی و فزیە زیاتر. وەڵای ئیسفادەی چییە؟ غێری ئەوە لە ناکامێکە سیارێک ئەڵێن لادانی کاتیە، ئیتر ئەو لادانە کاتیە تو لە ناکاوێکە ئیشارەت شتێن بۆی دانەنایە تزرم و کەوتە ناو تەسەیە لە بەرەکەتە ماشەڵا بەرەکەتەوە ئەوەنە تەسەی زۆرە خۆم ڕێ بێزارمانی کردێ بەڕاستی بەس دوورکردنەوە بەس ڕێناکەی سێ ئەم تەبوتۆزەکە هەر خنچی یعنی کە ئەتەی بۆ سلێمانی لە باندەربەنەوە بەڕاستی زۆر بێتامە. لە دەربەندیخانەوە تا دەگەیتە ئیداری گەرمیان 17 پرد کە مێژووی دروستکردنیان بۆ حەودەی ڕابردوو دەگەڕێتەوە بەکاردێنن و بەسەریدا گوزەر دەکەن. بەشێک لەو پردانش بەهۆی نۆژەن نەکردنەوەیان لە وەرزی زستان و بارانباریندا مەترسی ڕوخانیان لێ دەکرێت. لە ساڵی 2007ەوە کارکردن لە پرۆژی دووسایدەکە کە بە قۆناغی دووەم ناسێنرا و درێژەکەی 41 کیلۆمەترە دەستی پێکردو و نزیکەی لە 160 کارەکانی تەواو بووە. بڕیار بوو لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا بەڕووی شۆفێراندا بکرێتەوە، بەڵام 6 ساڵ بەسەر ئەو وادەیەدا تێپەڕ بووە هێشتا پرۆژەکە تەواو نەبووە. لە کاتێکدا 183 ملیار و 600 میلیۆن دینار بۆ تەواوکردنی ڕێگاکە تەرخان کراوە، بەڵام لە بەرامبەردا کۆمپەنیای جێبەجێکار دەڵێت ئەگەر حکومەت بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە 10 ساڵی دیکەیان بۆ تەواوکردنی پرۆژەکە پێویستە. وەکو هاوڵاتیەکی ئەم منتیقەکە ڕۆژانە هاتوچۆکەین بۆ ڕێگای کەلار سلێمانی وای چەندی ساڵە تەواو نەکرەوە. ئەم ڕێگایە کە لادانی کاتیتیەکەی و هەر ساڵ و هەر جارە و کە بەشێکی پرۆژەکە ئەبرێت بەڕێوە لادانی کاتیتیەکەوێت و گرفت بۆ هاوڵاتی دروستە بێ، گرفت بۆ سەرنشین دروستە بێ، گرفت بۆ ئەو سایقان دروستە بێت کە بۆ یەکەم جاریان ئەگەێنە ئەم شوێنە گرفت بۆ گەشتیارەکان دروستە بێ. ئەو کاتە هاوڵاتی و سەرنشینیش هەم بۆی هەیە ڕووداوی هاتوچۆ دروستە بێ بەوەی مەوزوعەکە و بۆی ڕێگاکەوە. قۆناغی یەکەمی پرۆژەکە 24 کیلۆمەتر بوو کە لە ساڵی 2012دا کارکردن تێدا دەستی پێکرا و دوای 6 ساڵ کارەکانی تەواو بوو. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیانیش لە ساڵەکانی 2018 و 2019 و 20دا لەسەر ئەو ڕێگایە 111 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە، بۆ هۆیەوە 258 کەس بریندار بوون یا خۆرگییان لەدەستداوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ئیداری گەرمیان.